دووبارە سڵاوتان لەبێ. نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم بە کورسات نیوزی وت سبەی 6 ملیار دینار لە شایستەی دارایی گەنمی جوتیارانی سلێمانی ئەخرێتە سەر هەژماری بانکی بابان لە ڕۆژی دووشەمۆ دەست بە دابەشکردنی ئەکەن بەسەر جوتیارانە. ئاماژەی بەوەش کرد ئەو بڕەپارەیە وەک قۆناغی دووەمی شایستە داراییەکانی جوتیاران لە سنوورەکە ئەنێردرێت کە جوتیارانی سلێمانی هەڵەبجا چەمچەماڵ ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین ئەگرێتەوە. ئەمە لە کاتێکایە وەزارەتی بازرگانی هەرێم ڕۆژی 15 دەی ئەم ساڵ ڕایگەیاند 15 ملیار و 500 ملیۆن دینار وەک شایستەی گەنمی جوتیاران بۆ ساڵی 2025 خراوەتە سەر هەژماری وەزارەتەکەیان و بە پێی پارێزگاکانیش 6 ملیار دینار بۆ سلێمانی و 5 ملیار دینار بۆ هەولێر و 4 ملیار و 500 ملیۆن دیناریش بۆ دهۆکە بێت. بۆ پاڵپشتیکردنی بەرهەمی ناوخۆیی جوتیاران فێستیڤاڵی هەنار لە کەرکووک بەڕێوە ئەچێت بڕیارە چەند ڕۆژێک بخانێت. لەم فێستیڤاڵەیە جگە لە بەرهەمی هەنار چەند بەرهەمی تریش ئەخرێنە ڕوو ئەفرۆشرێن. بەشداربوانی فێستیڤاڵەکە لە ناوچەکانی هەرێم و شارەکانی تری عێراقەوە بەشدارە بن. ئەم فێستیڤاڵانە لەگەڵ پێگەیشتنی بەرهەمی ناوخۆ وەک هەلێک ئەقۆزرێنەوە بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ پەیوەندی لە نێوان فرۆشیار و کڕیار دروست بکەن و هەمە خۆماڵیەکان هەتا ئەو جێی ئەکرێت ساخ بکرێنەوە و بەسەر دەستی جوتیارانەوە نەمێننەوە. ئەوەی کە لە کەرکووک لە فێستیڤاڵەکە ئەخرێتە ڕوو ئەسڵەن فێستیڤاڵەکە فێستیڤاڵی هەنارە هەرچەندە هەندێک بەرهەمی ناوخۆیی تریش لەو فێستیڤاڵە ئەخرێنە ڕوو بەڵام گرنگێکی زیاتر بە هەنارە درێ لەبەرەوەی کە خۆی هەنار بەرهەمێکی گرنگە با بڵێن بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە عێراقش گرنگێکی زۆری پێدرێ کە ئەگەڕێی بە دوای ئەوەیە بزانی عێراق چەندی بەرهەمی هەنار هەیە لە داتاکانە کە ئێخاتە ڕوو ئاماژەیەکی زۆر بە هەرێمی کوردستان و بە هەڵەبجەشەکە لێرە بە باسێکی داتاکان بکەین بزانێکین لە جیهانە چەند هەنار بەرهەمە هێنرێت چەندی هەناردە ئەکرێت و کام وڵاتانە گەورەترین بەرهەمهێنەر و هەناردەکار و هاوردەکاری هەنارن. باسی هەناری هەرێمی کوردستانی شەکەین. بەرهەمی جیهان ساڵانە عنی ئەگەر بە دیاریکراوی باسی یەک ساڵ بکەم بەرهەمی 2023-2024 لەبەرێکە لەم کاتانەوەی تر هەنار پێگە ئەکەوێتە وەرزی هەنار ئەکەوێتە بینی کۆتایی ساڵ و سەرەتای ساڵی نوێ بەڵام لەو ماوەیە لە وەرزی ڕابردووە 9 ملیۆن و 800 هەزار تۆن لەسەر ئاستی هەموو جیهان هەنار بەرهەم هێنراوە. بەهای بازاڕی هەنار بە شێوەی بە میوە بە فرێش 1 ملیار و 500 ملیۆن دۆلارە بەڵام بە شێوەی ئاوی هەنار 3 ملیار دۆلارە واتە ئەوەی کە زیاتر کڕین و فرۆشتنی پێواکرێ و خواستێکی زیاتری هەیە لە بازاڕەکانە بە شێوەی ئاوی هەنارە. بەرهەمهێنەرانی هەنار بریتین لە هندستان سەرەتا لە ڕیزبەندیەکەما دێ لەسەر ئاستی جیهان کە ساڵانە 3 ملیۆن و 500 هەزار تۆن هەنار بەرهەمەهێنێت. چین لە ڕیزبەندی دووەمایە بە 1 ملیۆن و 500 هەزار تۆن. ئێران کە بێگومان دراوسێی عێراق و هەرێمی کوردستانیشە 1 ملیۆن و 200 هەزار تۆن بەرهەمی هەناری هەیە ساڵانە. لە ئێران هەناری ساوا زۆر بەناوبانگ و کواڵیتیەکی یەکجار باشی هەیە و تامێکی زۆر خۆشی هەیە. لە ئەمریکا کە ساڵانە 300 ملیۆن تۆن ینی ببورن 300 هەزار تۆن هەنار بەرهەم دێت و تورکیاش لە ڕیزبەندی پێنجەمایە بە 200 هەزار تۆن بەرهەمی هەناری ساڵانەواتە ئەم ناوچەیە بارودۆخێک گۆژینگەیەکی لە باری هەیە بۆ بەرهەمهێنانی هەنار. بە باسێکی هەناردەکاران و هاوردەکارانیش بکەین بزانێکین کام وڵاتانە بەرهەمەکان لە ئاستی هەناردەیەوە زیاترین پشکیان گرتووە لە بازاڕەکانی جیهان. هندستان وەکو گەورەترین بەرهەمهێنەرە گەورەترین هەناردەکاریشە ساڵانە 50 هەزار تۆن هەنارداکا بۆ وڵاتان. تورکیا لە ڕیزبەندیەکانە دووهەم نەبوو لە ڕیزبەندی بەرهەمهێنانە بەڵام لە هەناردەیە دووەمە 40 هەزار تۆنی ساڵانە هەناردە ئەکات دواتە شەرت نیە گەر گەورەترین بەرهەمهێنەر بی حتمەن گەورەترین هەناردەکاریش بێ ڕەنگە یەکەم هەلومەرجەکە هی ئەو وڵاتە گونجاو نەبێت لەبار نەبێت بۆ هەناردەکردن یا کواڵیتی بەرهەمەکە لە ئاستی هەناردەیانە بێ یاخۆت زۆرتری لە ناوخۆ بەکار بهێنرێت. ئەمریکا لە ڕیزبەندی سێمایە بە 30 هەزار تۆن هەناردەی ساڵانە. ئیسپانیا
کە لە ڕێزبەندی 5 سەرەکیترین بەرهەمهێنەریش نەبوو، بەڵام چوارەم هەناردەکارە 25,000 تۆن هەنارداکات و ئێرانیش کە سێەم بەرهەمهێنەر بوو، بەڵام پێنجەم هەناردەکارە ساڵانە 20,000 تۆن هەنارداکە. هاوردەکاران ئەمریکا لە ڕێزبەندی بەرهەمهێنان و هەناردەکردنیشە 5 سەرەکیترین وڵات بوو، بەڵام گەورەترین هاوردەکاریشە ساڵانە 40,000 تۆن هەنار هاورداکە. ئەڵمانیا لە ڕێزبەندی دووەمایە بە هاوردەکردنی 30,000 تۆنی ساڵانە. بەریتانیا ساڵانە 25,000 تۆن هاورداکە لە ڕێزبەندی سێمایە. فەڕەنسا بە 20,000 تۆن و ئیماراتیش بە 15,000 تۆن ڕێزبەندی چوارەم و پێنجەمی هاوردەی هەناری جیهانیان بۆ خۆیان گرتووە. با زانیاری زیاتر هەر لەم بارەیە وەربگرین بزانێکین چ داتایەکی ترمانێ با باسی هەرێمی کوردستان بکەین. خواست لە هەرێمی کوردستان دیارە هەنار میوەیەکی دڵخوازی هاوڵاتیانە. 65,099 تۆن ساڵانە هەنار ئەخورێت و هاوڵاتیان خواستیان لەسەر ئەو میوەیە هەیە. بەرهەمی ناوخۆکەی 40,488 تۆنە. بەرهەمەکەی ماشەڵا زۆرە، بە تایبەتی هەناری کوردستان، هەناری هەڵەبجە یەکێک لە بەکواڵیتی ترین هەنارەکانە و ساڵانە قەبارەیەک لەم هەنارە هەندێکی بۆ ناوخۆ بەکارهێنرێت و قەبارێکی باشیشی لێ هەناردا ئەکرێت. بە تایبەتی پێم وایە ئەوەی کە خوازیاری هەناری هەڵەبجە بێ بۆ ئیماراتە هەناردەکەی زیاتر. و لە ڕووی هاوردەشەوە ساڵانە 24,611 تۆن هەنار هاوردەی هەرێمی کوردستانەکرێت. دەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بەرهەمی هەنار کە وەکو وتم لە فێستیڤاڵەکەی کەرکووک یەکێکە لە سەرەکیترینە و بەرهەمانەی کە خراوە تووڕۆ و گرنگی پێدرێت لە بەرەوەیکە بە هەر حاڵ وەکو وتم بەرهەمێکی بەناوبانگی هەرێمی کوردستانە. هەر سەبارەت بە فێستیڤاڵەکان لە بەرەوەی ئەم وەرزە ورزی پێگەیشتنی بەرهەمی ناوخۆیان لە هەرێمی کوردستان، سێم فێستیڤاڵی بەرهەمی ناوخۆی لە بەرواری باڵا لە سنووری قەزای ئامێدی دەستی پێکردووە کە 200 خێمە ئامادەکراون بۆ نمایشکردنی بەرهەمە جیاوازەکان و لە زۆربەی ناوچەکانیشەوە هاوڵاتیان بەشداریان تیا کردووە. فێستیڤاڵەکە 5 ڕۆژ بەردەوامە بێت. فێستیڤاڵا بەرهەمên خۆمالیە لە دەڤەرا بەرواری باڵا. ساڵا سیê ev fîstîvala dihête rêkxistin. Ev care berfirehtir bûye ku têda 200 xîvet hatîne danan û berhemên corawcor yên zorbey devera hatîne nimayişkirin. Ez okrê hotî meş beşdarî kir vê fîstîvalê de me berhemê xûmaliyetî nûyê navxwî yet menteqa okrê. Wek gîze û ketke hejîre û tehîne û boyve û tiştê Kurdî meşekil me xirê înûyî. Leko xuşe inşallah ama meş tiştê înûyê birincê Kurdiyê înûyî û tehîno înûyî û kunciyet înûyî û simoqo înûyî û Di vê fîstîvalê de zorbey berhemê cûtyaran yên ku salane cûtyar berhem dînin hatbûne amadekirin. Geleko giringe ev cure fîstîvala bi taybetî jî ku em hestên ku deverê cuda jî bê nekirin. Bu meselên û gel nahiya Şêlodizê mezintirîn nahiya seronserî bêjin Kurdistanê. Heta nû ev cure fîstîvala li devero me nehatiye kirin. Em lêd mehrûmîn. Em daxwastên ev cure fîstîvala devero me jî bête kirin. Cure fîstîvala bû cûtyarî gelek giringin û fere her sal bê nekirin û berfirehtir û baştir her çanda gelek tiştekî başî hatiye kirin ev sala bû vê fîstîvalê. Em spasiya serê wan dikin û tiştekî gelekê cana û xelkek tê derdkevît û îstîfade jê dibînin û Di rûja êkê de bi hezarahan hawlatiyên deverên cuda cuda pişikdarî têda kirbû. Hêmayê vê fîstîvalê sêv bûye ji ber ku ev devere ya navdar e bi berhemên sêvan. Sêyem fîstîvala berwarî bala li Kanî Masê de hête pirêvebirind. Ev sala da 200 xîvet hatîne berhevkirin ku zêdetirîn berhemê xûmalî li vê fîstîvalê hatiye nîşandan. Dildar Arif Kursat News devera berwarî bala. با لێرەیە باسێکی بەهای دراوەکان بکەین و نرخی نەوت و زێر بزانێکین چ گۆڕانکاریەکیان بەسەرا هاتووە لە بەرەوەی کە ئەم ڕۆژانە ناسە قامگیریەکی زۆر بەخۆیانەوە بینن. لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەم ڕەشەمە بوو کردنەوەی بازار بوو $100 بە 141,350 دینار مامەڵەی پێوەکرا. بەهای دینار بەرامبەر بە دۆلار جێگیرە بارودۆخێکی باشی هەیە و بەگشتی بارودۆخی دارایی و بانکی عێراق باشە. ستایشەکرێت لەلایەن گەنجینەی ئەمریکا هەرەوە هۆکار بۆ بەوەی کە
بەهای دینار بەرامبەر بە دۆلار سەقامگیریەکی باشی هەبێت 100 پاوەند بە 1970,500 دینار بوو ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان 100 یۆرۆ بە 163750 دینار مامەڵی پێوەکرا سەبارەت بە تمەنیش ماوەیە کە زیاتر لە هەفتەیەکە ئەتوان بڵێم کە تقریباً جێگیرە لە ئاستێکە و 100 دۆلار بە 10,580,000 تمەن بوو ئەمڕۆکە 1 ملیۆن لیرەی سووری لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 123,900 دینار و 100 لیرەی تورکی بە 3,375 دینار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ مامەڵەیان پێوەکراوە بە باسێکی زێڕ و نەوت بکەین بزانین زێڕ و نەوتیان بەسەراتەوە بە تایبەتی زێر بەردەوامە لەوەی کە هاوڵاتیانی جیهان شۆک ئەکات و بەردەوامە چێتە ژێر کاریگەری ئەو ڕووداوانە کە لەسەر ئاستی جیهان ڕۆیان 1 ئۆنسە زێر باباسێکیەوە بکەم کە ڕۆژی ڕابردوو دابەزی تقریباً بۆ نزیکەی 4,000 دۆلار بۆ ئۆنسەیەک 4,040 دۆلار بۆ ئەو ناوە دابەزی بەڵام دواتر ینی بۆ دابەزینەکە تقریباً 101 دۆلاری لێ بووە دواتر قەرەبووی کردەوە بەرزبوونەوەیەک تقریباً 70 دلار 73 دلار بەرز بووەوە و ئۆنسەیەک زەر بە 4,112 دلار مامەڵی پێکرێجا هۆکاری ئەمە سەرەتا بە باسێکی دابەزینەکە بکەم ئاسۆی ڕێکەوتنی ئەمریکا و چین ڕوونا لە بەرەوەی کە بڕیارە ترامپ ئێستا لە سەفەرێکی دەست پێ کردووە بۆ ئاسیا یەکێک لە ئامانجەکانیەوەی کە لە کۆریای باشوور لەگەڵ سەرۆکی چین دیدار بکە پێشبینی ئەکرێت کە لەم دیدارەیە ئەمریکا و چین ڕێک بکەون و هەندێک ئەم جەنگە بازرگانیە کە ڕێکەوتووە لە سەرەتای دەست بەکاربوونەوەی ترامپ و بازاڕەکانی جیهانی هەژاندووە هەندێک هێوربوونەوە بخۆیەوە ببینێت کە ئەگەرەوە ڕووبات بێگومان کاریگەری لەسەر زێڕیش دروست ئەکات بەڵام دواتر بەرز بووەوە ئەتوانین هۆکاریەوە بەرزبوونەوەی بگەڕینەوە بۆ ئەوەی کە یەکەم داتا ئابوووریەکانی ئەمریکا باشنین وەکو پێویست نین و پێشبینی ئەکرێت کە ڕێژەی سوود لە وڵاتە دابەزین پێشبینی ئەکرێت تا کۆتایی ئەم ساڵ کە ئەوەندەشی نەماوە دوو جار دابەزین ینی دای ببەزێنن ڕێژەی سوود هۆکارێکی تری کە ئەتوانین باسی بکەین ئەو سزانەیە کە بەسەر ڕووسیایە ئەسەپێت و رووسیای سزاکان رووسیا نەمجارە کردووەتە ئامانج بۆی فشاری بخەنە سەر کە ئەو جەنگەکە لەگەڵ ئۆکراین دەستی پێ کردووە ڕای بگرێت کە ئەم ناسەقامگیریە جیۆپۆلیتیکیانش پەرەیسەن بێگومان وەبەرهێنەرێکی زیاتر ڕوئەکەنە زێر وەکو کانزایەکی دڵنیا بۆ وەبەرهێنان کە کڕێنیش زۆر بوو بێگومان نرخەکەی بەرز ئەبێتەوە. جا پێ بپێی بەرزی و نزمی نرخی ئۆنسە بە کیلۆش بەهاکەی بێگومان نرخەکەی بەرزی و نزمی ئەکات کە کیلۆگرام زێر بە 132,241 دۆلارە 1 لیرەی زێر بە 872 دۆلارە زێڕی ئایارە 21یش لە هەرێمی کوردستان بە 840,000 دینارە 1 ئۆنسە زی و بە 48.66 دۆلارە زیویش بەردەوام بەرزی و نزمی تۆمارەکە پێ ئەچێت کە وەکو هەندێک لە ئابووری ناسانە لەن داهاتووی زی و تەنانەت گەشتریش بێ لە زێر لەبەرەوەی کە زی و تەنها بابەتەکەی ئەوە نییە کە بکەوێتە ژێر کاریگەری ئەو شتانەکە لە جیهانە ڕۆیە هەرچەند ئەوەش هەیە بەڵام بابەتێکی گرنگتر بۆ زی و ئەوەیەکە لە ئاستێکی زۆر بەرفراوانە لە پیشەسازیە ئێستێ بەکارەهێنرێت بە تایبەتی پیشەسازی وزەی خاوێن بۆ دروستکردنی سۆلار پانەلەکان بۆ دروستکردنی بەرهەمە ئەلکترۆنیەکان کە ئەمەژە بێتەوەی بەردەوام خواست لەسەر زی و بەرز بێتەوە کەواش بوو نرخەکەی بەرزبوونەوە تۆمارەکات 1 کیلۆگرام زیویش بە 1,564 دلار مامەڵی پێوەکراوە با باسێکی نەوتیش بکەین بزانێکی نەوتی بەسەر هاتووە هەندێک جار بەردەوام نا ئەمە یاسایەکی بڵین سەقامگیر و سابت نییە کە بڵێن بەردەوام زێر ڕوونەوت بە پێچەوانەی یەکتر ئاراستەکان بەڵام بە زۆری وایە نەوتی برنت ئەمڕۆ بە 65.79 دلار بوو بەرزبوونەوەی تۆمار کردووە بێگومان هەفتەی ڕابردوو دابەزینی تۆمار کرد تاوەکو 61 دلار و خوا 61 دلاریشی بەخۆیەوە بینی هۆکاری ئەم بەرزبوونەوەی نەوت وەکووتم ئەو سزانەیە کە خراوەتە سەر رووسیا ئەمریکا ڕۆسنەفت و هەروەها لوک ئۆیلیشی سزاداوە ئەم دوو کۆمپانیایە نزیکەی نیوەی بەرهەمی نەوتی رووسیا بەرهەمەهێن و ئەو هۆکارە سەرکیانن کە بنەهۆی دەستکەوتنی داهاتی نەوتی بۆ رووسیا کام سزا خراوەتە سەرم کۆمپانیانە نیگەرانی دروست بووە کە لە بازاڕەکانی جیهانان ناسەقام ینی کورتێنانی خواستنە ڕوو دروست بێ نرخەکەی بەرز کردو تۆ 1 بەرمیل نەوتی تەکساس بە 61 دلار و 43 سنت بوو ئەویش هەر بەرزبوونەوەی ینی تۆمار کردو غازی سروشتیش بە 3 دلار و 30 سنت مامەڵەی پێوەکراوە
ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی نەوت و زێڕ و بەهای دراوەکانیش لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و ئەو گۆڕانکاریانە کە بەخۆیانەوە بینیوە. لەگەڵ پێگەیشتنی بەرهەمە ناوخۆیەکان وەکوتم ماشەڵڵا لە هەرێمی کوردستان فستیڤال لە دوای فستیڤال بەڕێوەچێ و ئەمە بێگومان سوودی زۆری هەیە لە ڕووی گەشتیاریشەوە لە ڕووی بازرگانیشەوە کە یەکێک لە سەرەکیترین سوودەکانیەوەیە کە بەرهەمهێنەران جوتیاران توانن بەرهەمەکانیان بە شێوەی ڕاستەوخۆ بەبێ ئەوەی کە بیگەێنە بازاڕ و بەدەستی دوو بگاتە دەستی کڕیاران ڕاستەوخۆ بیفرۆشن. فستیڤاڵی بەروبوومی پاییزە لە سلێمانی بۆ پیشاندانی بەرهەمە ناوخۆییەکان و پاڵپشتی دەستی کار بەڕێوە ئەچێت ماوەی 5 ڕۆژ ئەخایەنێت. سەرپەرشتیاری پرۆژەکە ئەڵێت فستیڤاڵەکە لە 27 کەپر پێک هاتووە، تایە بەرهەم و خواردەمەنی خۆماڵی و بەرهەمی کۆمەڵێک براندی ناوخۆیی بە نرخێکی گونجاو و کەمتر لە نرخی بازار خراونەڕۆ. فستیڤاڵەکە لە سەعات 2 پاشنیوەڕۆ هەتا 11 شەو بەردەوامە بێت، بۆیە پێشنیارەکەین کاگەر پێتان ئەکرێت و بار و دۆختان گونجاو بۆی کە بتوانن سەردام بکەن و ڕاستەوخۆ بەرهەمە خۆماڵیەکان لا فرۆشیاران بکڕن. زۆر باشە، پێشنیارەکەم کە خۆتان ڕاستەوخۆ سەردانی فستیڤاڵەکە بکەن، بەڵام ئەگەر ئێمەش ڕاستەوخۆ لێرە لە ڕێگەی شاشی کورسات نیوزەوە بیگوازینەوە بۆ هاوڵاتیانە کە خۆیان ناتوان سەردام بکەن، پێما بخراب نییە ئێمەش خۆمان نتوانین سوود لە دیمەنە جوانەکانی ببینین. بۆ مەبەستا چینە لای بڕوا بەهادین پەیامنەری کورسات نیوز لە شوێنی فستیڤاڵ لە سلەیمانی بڕوا سڵاوت لێبێ، پێمان بڵێ فستیڤاڵەکە چۆن بەڕێواچێ، سەردانیکەران ئایا ژمارەیان چۆنە، فرۆشیاران ڕازین لەوەی کاتوانن بەرهەمەکانیان لێ ڕاستەوخۆ بە کڕیاران بفرۆشن؟ زریان سڵاو لێ بێت، هیوادارم زۆر باش بووی. هەڵبەت لە هەواڵەکەی باسی شتێکت کرد با منیشەوە بڵێ بیانی لەم ساڵانەی دواییدا دەتوانین بڵین پاڵپشتی و پشتگیری زۆر بۆ بەرهەمە ناوخۆیەکان دەکرێت و ینی هەتا هاوڵاتیانیش بە ماوەیەک کەمپینەکە بوو ڕەنگە خۆشە هەر بزانین کە ینی کەمپینی ئەوە بکەن کە بەرهەمە هاوردەکراوەکان بەکارنێن و بەربوومە ناوخۆیەکان بەکاربێنن و بە تایبەتیش لە سلێمانیانی چەندان فستیڤاڵی جۆرا و جۆر بۆ پشتگیریکردنی بەرهەمە ناوخۆیەکان ئەنجام درراوە. ینی فستیڤاڵێکیش لێرەیە کە فستیڤاڵی پاییزەیە، بەڵام سەرجەم ئەو بەربوومانی کە لێرەن هەمویان بەربوومی ناوخۆیین، ئەمە هەندانێکە پاڵپشتێکە بۆی کە خەڵک بەربوومی ناوخۆیی بەکاربێنێت و فستیڤاڵەکە ماوەی 3 ڕۆژە دەستی پێکردووە، 5 ڕۆژ بەرداوامە بێت، ینی با بڵین بە گشتێکی 2 ڕۆژی ماوە فستیڤاڵەکە خەڵک توانێت بێت بەشدار بێت لەم فستیڤاڵی کە لێرەدا هەیە. لە فستیڤاڵەکە بە دیاریکراوی لە بەکرە جۆیە با بڵین باخی فلامینگۆی پێدەوترێت ئێرە 27 کەبریتایە، ینی با بڵین بابەتی جۆرا و جۆر لێرە بەڕێوە دەچێت. بۆ نمونە ینی ئەمایشێکە لە ئەو بەرهەمە ناوخۆیانی کە لێرە دانراوە بۆ نەڕۆنی کوردیە و بابڵە هەنگوینە گوڵی ژاڵەیە کە ئەمانە ینی بەربوومی ناوخۆین بە تایبەت لە هەرێمی کوردستان بەرەم هاتوون، بە تایبەت هەنگوینەکان و کۆمەڵێکی زۆر لە بەربوومی ناوخۆی لێرەیە. بەڵام ڕێژەی بەشداریکردن ئەوەی کە من بزانم کەم بووە بۆ ئێرە، بۆیە بەردەوام و فرۆشیارانی کە لێرەن داوای ئەوە دەکەن کە خەڵک بێت بۆ ئێرە و ئەم بەربوومە ناوخۆیانە بکڕێت یاخۆ دەگەر بۆ جارێکیش بە تاقی کاتەوە بۆی کە بزانێت جیاوازیەکەی لەگەڵ بەربوومە هاوردەکراوەکان بە گشتی چۆنە. مامەژیان سەلام عەلەیکوم، ئەگەر بیتە ئێرەوە با تۆزێ قسەت لەگەڵا بکەین. وەڵا بزانم ئەم بەربوومانە هەمووی هی ناوخۆییە وایە، ینی ناوخۆیە هەمووی بدون بێشەکرە بۆ علاجە بێت، هەردی خزمەتی خۆ بکەم هەمووی منتەقەی هۆرامانە. بەڵە دوایەوە ڕۆنی کوردیمان هەیە، دۆشاوی تومان هەیە، ڕۆبەهەنارمان هەیە، زەیتی زەیتونمان هەیە. نرخەکانیان چۆنە؟ نرخەکانی وەڵا گونجاوە. ئەرێ وەڵا چەند خەڵک گرنگە ینی ئەم بەربوومە ناوخۆیە جوانانە بەکاربێنێ وەک لەوەی کە بەربوومێکی هاوردەکراوە بەکاربێنە. بۆنەوە بەتایبەتم هەنگوینانە ماشەڵڵا لێرەی بینین، ینی زۆر خۆش دیارن ماشەڵڵا. وەڵا زووتر مردم زۆر علاقەی بەم شتانە نەبوو، بەس ئیسە کولەن ڕوویان یاوە سەر پشتی کوردەواری و بۆ علاج و ئەمانە زۆرتر لەم شتە کوردەواریان استفادەکەن بۆ علاجتاوە بڕۆن حەبوو دەوا و ئەوانە بکڕن. ئەو ڕۆنە کوردیە بەچەنە؟
ئەوە بە 18,000 کوردی ئەسڵێ ناو هیزەیشە ئەمیشە بە دۆشاوە ئەو بێ دۆشاوە ئەرێ وەڵا بەشەن زمانی ژێ دەینێمە ئەرێ وەڵا تا چەند سەردانیم فێستیڤالانە بکات و ئەم بەروومە ناوخۆیانە بکڕێت و خۆی لە بەروومی هاوردەکرا و ینی ئەمەنی کە لە وڵاتانی دیکەوە دێن بە دوور بگرێت وەڵا تا بۆیان نەکرێ خۆیان لەم شتانەکە بە دوور بگرن لە هینانەکە کامل کیمیایە بەخوا بەس ئەمانە بخوا بخوا سڵامەتە و سالمێت تەنیشی سڵامەتە خزمەتەوە قوربانە بم زۆر سپاس دەکەم جازریان ینی لێرە هەر ئەوە نییە بەڵکو با بڵین میوە خۆماڵیەکان ئەمانەی کە بینیتان هەنگوین ومانە زەیتن کە لێرە دانراون و خەڵکیش ینی لە باوەکانی ڕابردووە تاوەکو ئێستا بەردەوام میسوێتی کە سەردانی ئەم با بڵین فستیڤالانە بکات بووی کە پاڵپشتێک بێ بۆ بەربوومی ناوخۆجا بە هەندێک لە ئەو کەسانە وەربگرم کە هاتوون بۆ ئێرە و سەردانی ئێرەیان کردوم لێرە کاکسیروانم بینی هەرچەندە کاکسیروان تەبێژی بەڕێوەتی کارەبای سلێمانیە کاکسیروان ژیان سەلام عەلەیکوم چۆنی قوربانە بوو دەنگ باسە چۆنە هەمیشە لەسەر کارەبا من و تۆ قسەمان کردووە بە ئەمڕۆ جیاواز بێ ئەم فێستیڤاڵە کراوەتەوە فستیڤاڵی پاییزیە ینی خۆ دەزانی تایبەتە بە بەربوومە ناوخۆییەکان تا چەند خەڵک پێویستە ینی سەردانی فێستیڤاڵە بکات و پاڵپشتی بەربوومە ناوخۆییەکان بکات وەک لە هاوردەکرا وڵا بێگومان من دەستخۆشی لە ڕێخەری ئەم فێستیڤاڵاکەم جگەلەوەی کەوە فێستیڤاڵێکی پاییزەی گرنگە کۆمەڵێک شوێن بەشداریان کردو بۆ دروستکردنی خواردەمەنی کوردەواری و با بڵین میلی و هەندێک شوێنی تریش بەشداریان کردو شتی ترەفرۆشن و ئەوانە بابەتێکی زۆر گرنگە هەم ڕەخساندنی دەرفەتێکی کارە هەم فرسەتێکە بۆ عایلەکان بێکەوە بڕۆنە دەرەوانێت ینی جەوێک بگۆڕن و ئەوانە بەڕاستی ئەم پارکە پارکێکی زۆر خۆش و ینی دڵخۆش و با بڵین دڵڕفێنە بەڕاستی هیوادارم ئەوەی کە دەرفەتی هەیە سەردانی بکات. دیتەوە لە ڕۆژانی دات وەڵام لە بەری ماڵمە لێرە و نزیکە ڕۆژانەیە چاوەکەمی بەخێر بێن بەخێر قوربانە بوو جا زریان ینی وکو گوێبیستی بووی خەڵکیش ینی دڵخۆشە بەوەی کە ئەم فێستیڤاڵانە بۆ بەربوومی ناوخۆی بکرێتەوە سلێمانیش ینی هەمیشە دەست پێشخەر بۆ بۆ ئەم جۆرە فێستیڤاڵانە و هەمیشە دەست پێشخەر بۆ بەربوومە ناوخۆییەکان بووی کە بتوانێت لە بازاردا بە بازارکردنێکی باشی بۆ بکەوە هاوڵاتیانی ئێستا بەراورد بە توانە بڵم ساڵانی ڕابردوو زیاتر و هۆشیار بوونەتەوە لەوەی کە بەردەوام بەربوومە ناوخۆییەکان بەکاربێنن جا علی بەکارێنانی بەربوومی ناوخۆیی زریان تەنیا بابەتێکی ئاوە سادە و ئاسان نییە دەبێتە هۆی یاری هەم لە ڕۆ ئابوووریەکەشەوە دەبێتە هۆی پاڵپشتێکی زۆر باش بۆ جوتیاران بۆ ئەو کەسانی کە کار لەسەر بەربوومی ناوخۆیی دەکەن و بەربوومە هاوردەکراوەکانیش بێگومانم کاتە کەم دەبێتەوە و دەتوانین بڵێن ڕۆیەکی ئابووری زۆر باشی هەیە جگەل لەوەی لە ڕۆ تەندروستیەکەیەوە دەیان و سەدان جار باشترە بۆ تەندروستی هاوڵاتیان کە ئەم بەربوومە ناوخۆیانە بەکاربێنن لەبەر کەمی کات ڕەنگە نەتوانم بە تەواوەتی سەرجەم شوێنەکانی فێستیڤاڵەکە پیشان بۆ بیگوازمەوە بەڵام ئەیوادارین یعنی خەڵک بێت بۆ ئێرە و سەردانیان فێستیڤاڵە بکات و چێژ لەو بەربوومە ناوخۆیانە وەربگرێت و چێژ لەو سروسە جوانی ئەم پارکەش وەربگرێت. دەستخۆش بڕوا بەهادیم پەیامنەری کورسان نیوز لە سلێمانی سپاس بڕوامان دوو نەبی. بێگومان چوونی هاوڵاتیان بۆ فێستیڤاڵانە تەنها پشتگیریکردنی ینی بەروبووم و بەرهەمی ناوخۆیی نییە بەڵکو بە سوودی گیرفان و تەندروستی خۆشیان ناتوانەوە بەرهەمەکە لە بازار بەدەستی دوو ئەیکردنەوە لەوێ ڕاستەوخۆ لە بەرهەمهێنەرەکە بە نرخێکی کەمتر دەستیان بکەوێت جگەلەوەی کاتوانم بچن لەوێ کات و ساتێکی خۆشیش بەسەربەر بەڵام لە سلێمانیەوە ئەمێ بچمە بەریتانیا وەزیری دارایی بەریتانیا لە هەوڵایە بۆ قەرەبووکردنەوەی کورتێنانی بوجا باجی سەرداهات بەرز بکاتەوە ئەگەر ئەو هەوڵانە بکەونە بواری جێبەجێکردنەوە یەکەم بەرزکردنەوەی باجە بێت لە ساڵی 1970ەوە بە گوێرەی راپۆرتەکان پێچێت باجی بنەڕەتی لە 20ەوە بۆ 121 بەرز بکرێتەوە یاخود باجی بەرزتر لە 140ەوە بکرێت بە 141. ئەو بڕیارە 7 ملیۆن کرێکار و فەرمانبەرە خاتە ژێر کاریگەریەوە ئەوەش پێچەوانی بانگەشەکانی پارتی کرێکارانە هاوکات پۆلێنەکانی باج تا ساڵی 2028 بە داخراوی ئەمێننەوە پێ ئەچێت تا ساڵی 2030 درێژ بکرێنەوە ئەوە بواتایەکە بەرزبوونەوەی هەڵاوسان و بەرزبوونەوەی موچە زۆرێک لە کرێکاران و فەرمانبەرانی ئاسایی کە تەنها موچەکانیان کەمێک بەرز بۆتەوە ئەچنە ڕیزبەندیەکانی بەرزتری باجەوە بە بێوەی گۆڕانکاری بەسەر
موچەکانیانە هاتبێت یا گۆڕانکاریەکی بەرچاو بەسەر موچەکانیانە هاتبێت ئەبێ باجێکی زیاتر بن. هەروەها حکوومەت بەنیازە سەقفی دانانی پارە لە هەژمارەکانی ISA لە 20,000 پاوەنەوە بۆ 10,000 پاوەن کەم بکاتەوە. ئەو هەژمارانە بۆ ئەوەن هاوڵاتیان پارەکانیان بەبێ ئەوەی باج بخرێتە سەری هەڵبگرن یاخود پاشەکەوتی بکەن. ئەڵێنم ڕێکارەش بۆ ئەوەیە کە نەتوانن پارەی زۆر لە هەژمارەکانە هەڵگرن و پارەی پاشەکەوتکراوی هاوڵاتیان بۆ بەرهێنان لە پشکەکان ئاراستە بکەن. حکوومەت دەڵێت ئەم بەرنامە نوێیە بۆ سەقامگیری دارایی و بەهێزکردنی گەشەی ئابووریە لە وڵاتەکە. بالێرەیە باسێکی ئەم بەرنامە نوێن پلانە نوێ حکوومەتی بەریتانیا بکەین دواتر لەگەڵ میوانێکی شارەزا بە وردی باسی و بڕیاران ناکەین بزانین کێ ئەگرێتەوە و چ لێکەوتەیەکی ئەبێ. لە بەریتانیا 32 ملیۆن کەس خاوەنی کارن لەسەر کارنجا بە کرێکارەوە بە فەرمانبەرەوە. ئەم بڕیارە نوێیە کە دراوە 7 ملیۆن کەس 7 ملیۆن کرێکار و فەرمانبەر ئەخاتە ژێر کاریگەری خۆیەوە کە لە 121 ئەو کەسانە پێگەیەنێت کە خاوەنی کار و کەسابەت و بازرگان یا کرێکار یا فەرمانبەرن. ئەم 7 ملیۆن کەسە کە ئەکەونە ژێر کاریگەری ئەم پلانە نوێیە ئەم بڕیارە نوێیە مامۆستا ئەگرێتەوە دکتۆر واتە ئەو دکتۆرانە کە تازە دەست بەکار بوون و هەروەها و کەسانە ئاگرێتەوە کە کاری زیاداکەن واتە ئاچێتە سەر کاری زیادەی ئەو هاوڵاتیانە کە بەمبەستی دەستکەوتنی داهاتێکی زیاتر ئەو کاراکەن و هەروەها پۆلیسیش ئەگرێتەوە واتە هەندێک لە کەرتی هەستیار لە وڵاتە ئاچێتە ژێر کاریگەری ئەو بڕیارەوە مە یەکێک لەو تێبینیان نایە کە چاودێران و پسپۆڕان لەسەر بڕیارەکە هەیەە با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. داهات واتە ئەو کەسانە کە ئەکەونە ژێر کاریگەری بڕیارەکە ئەو 7 ملیۆن کەسە کەوتمان کاریگەریان لەسەر دروستەکە داهاتیان لە 12,500 بۆ 50,270 پاوەنە. جا ئەگەر بمانوێت پۆلێنبەندی باج لە بەریتانیا لێرە باس بکەین ڕێژەکانی باجی بنەڕەتی لە 120دا ئەو کەسانە ئەگرێتەوە کە داهاتەکەیان لە 12,571 هەتا 50,270 پاوەنە واتە ئەو کەسانەکە خوار 12,570 پاوەن داهاتیان هەیە هیچ باجێکی داهات نایانگرێتەوە. باجی بەرزتر ئەو باجانەیەکە 140 واتە بۆ ئەو کەسانەیە کە داهاتەکەیان سەر و 50,270 پاوەنە و ڕیزبەندی سێم یاخود بڵین لە پۆلێنبەندیەکەیان سێم جۆری باج 145 بۆ ئەو کەسانەیە کە داهاتەکەیان سەر و 125,140 پاوەنە. بازانیاری زیاتر وەربگرین هەر دەربارەی ئەم بابەتە. ئامانج لە ئەم بڕیارە نوێیە و دابشکیانی دەستنیشانکردنی ئەم باجە بۆ سەر داهاتی هاوڵاتیان ئەوەیە کە 30 ملیار پاوەن کورتێنان هەیە لە بودجێ وڵاتە ئەیانەوێت لەو ڕێگەیە قەرەبووی بکەنەوە. دواتر لە میوانەکەمانە پرسی ناخۆمە گونجاوترین ڕێگەیە و ئەسڵەن ئایا قەرەبوویە کاتەوە یاننا و لێکەوتەکانیشی ئەوترێت کە یەکێک لە لێکەوتە گرنگەکانی دابەزینی توانای کڕینی هاوڵاتیان و خێزانەکانە کە ئەسڵەن پێشبینی ئەکەنەڵێن ئەم بڕیارە ڕەنگە ببێتە هۆی دەربڕینی ناڕەزایەتی لەلایەن هاوڵاتیانەوە لەبەرێک کە هەندی هاوڵاتی هەیە ساڵانە لە بەڕێژەیەکی کەم داهاتەکەی بەرز ئەبێتەوە ئۆتۆماتیکیەن ئەچێتە ناو لە پۆلێنبەندیەکە کە باسمان کرد ئەچێتە ئەو ڕیزبەندیە کە باجێکی زیاتر ئەبێبات ببێ ئەوەی کە داهاتەکەی گۆڕانکاریکی ئەوتۆی بەسەر هاتبێت و ئەڵێ ئەمە چینی مامناوەند زۆر ئەخاتە ژێر کاریگەری و فشارێکی زیاتری بۆ دروستەکە و ئەو کەرتە هەستیارانش کە لە بڕیارەکە ڕەنگە زیانمەند بنیا کاریگەریان لەسەر دروست بێ کەرتی پەروەردە و تەندروستی و ئاسایشن لەبەرەوەی کەوتمان مامۆستا و دکتۆر و پۆلیسەکەونە ژێر کاریگەری ئەم بڕیارە نوێیە لە بەریتانیا. بۆ ئەم مەبەستا بەختیار مامشێخ ئەندامی ئەنجومەنی شارەوانی کێنزینگتن لە لەندەنەوە لەگەڵمانە. سڵاو لێبێ کاک بەختیار، پێمان بڵێ زیادکردنی باج تا چەند کاریگەری لەسەر حکمڕانی پارتی کرێکارانە بێت و ئایا پێت وایە وەکو پێشبینی ئەکرێت چینی مامناوەند بەهۆیەوەی کە باجێکی زیاتر خرێتە سەر داهاتەکەیان ناڕەزایەتی دەرببڕن بۆ ئەم بڕیارە؟ سوپاس بۆ ئەم دەرفەتە. ڕاستیەکەی جەنابتان زانیارێکی زۆر وردتان پێشکەش کرد، زۆر ورد و دقیق بوو کە هەمووی لە جێ خۆی بوو. ئەوەیەم دەتوانم زیادی بکەم کاریگەری حکومڕانی پارتیکار لە مانجی حوتی پارۆ کە یەکەم جار لە دوای 15 ساڵ لە ئۆپۆزیسیۆن بردیانەوە لە ماوەی ئەو
چواردە 15 مانگەیە شعبیەتی پارتیکار 60 دابەزیە لە هەڵبژاردننی پار دوو لەسەر سێ کورسیەکانی پەرلەمانی هەیە. ئێستا ئەگە هەڵبژاردن بکرێ یەک لەسەر سێش نایەنێ ڕەنگە لە سارەجیش کەمتر بێنێ. بۆ نمونە 2 ڕۆژ پێش ئێستا لە هەرێمی وێڵز هەڵبژاردن کرا لەسەر یەک ناوسەر لەسەر یەک بازنە بۆ کورسیەک. ئەو کورسیە 100 ساڵە ئی پارتیکارە بۆ یەکەم جار دۆڕاندی بۆ پارتێکی وێڵزی پلاید کێمبری پێدار. ئەوە هەموو نیشانەیە پارتی کار وڵاتەکە بە تایبەت یانی من چەندین جار لە مقابلە باسی ئەوم کردووە کێشەی دارایی خەیرانی دارایی ئەو وڵاتە هێندە قوڵە ئەگە هەموو پارتەکان بێک و کۆ بنەوە خۆی دروستکەن پێیان چارەسەر ناکرێت چونکە 20 ساڵ لە سێ کەڵەکە دەبووە هەر قەرزیان کردووە و تاخیریان کردووە. ئێستا قەرزی وڵاتەکە هێندە زۆرە قەرزی پێبرن ناشناڵ دێت قەرزی نیشتیمانی نزیکە لە داهاتی نیشتیمانی یان تۆزێ زیاتریشە. ئێستا ئەو وڵاتە 3 تریلیۆن و 900 میلیۆن پاوەند قەرزدارە. داهاتی ئەو وڵاتە هەر ئەوەندەیە لەو دەوروبەرەیە. کاک بەختیار پێتان وایە حکوومەت پلانی بۆ پارەی کاش و دانانی باج لەسەری چییە بێ بەهۆیەوەی کاتا ئێستا نەتوانراوە وەکو پێویست باج لە سەرپارەی کاشدا بنرێت و بەشێکی زۆری بزنسەکانیش زۆرترین داهاتیان بە پارەی کاشە. ڕاستیەکەی دەنگۆیەکی زۆر لەسەرەوە هەیە کە پارەی کاش ئەگەر بازی بکرێتە سەر ڕەنگە جیاوازێکی زۆر بکەن. ڕاستیەکەی دواترین پێشبینی ئەوە دەردەخات ینی قسایە ئەگەر هەموو پارەی کاش ڕابگیرێ بازی بکرێتە سەر ساڵانە ڕەنگە 4 هەتا 5 ملیارد دلار زیاد بکات کە بۆ ئەو وڵاتە شتێک نییە بەڕاستی 4-5 ملیارد شتێکی زۆر نییە بۆیە نانکردێتە خەم لە بەرنامەیاندا بوو تا ساڵی 2030 پارەی کاش نەمێنێ بەڵام لەوە ناچێت ئەوە سەر بگرێت چونکە تێچوێکی زۆرە پارەی کاش نەمێنێ هەموو شتێ بە ترانزاکشن بێت گواستنەوە لە بانک بۆ بانکێکی تر جیاوازێکە زۆر نییە 4-5 ملیارد عرضم کردن. باشە کاک بەختیار ئەوەی کێشەکە چارەسەر دەکات ئەگەر بتوانن باز بخانە سەر بزنسە گەورەکان بزنسی ئینتەرناشنال بەڵام ناوێرن ئەوە بکەن لەوەتی پارتی کار هاتوۆتە حکومڕانی ئەو وڵاتە لەو 15 مانگە یاتر لە 11,000 سەرمایەدار ئەو وڵاتیان بەجێهێشتووە لە خەلیجیان وەکە لەس لە بەتایبەت بۆ دوبەی و وەکو ئیمارات کردووە چونکە باز لەبێ کەمترە یان هەر سفرە بۆی ئەگەر باز بخانە سەر خەڵکی کە دەرامەش کۆمپانیەکانی دەرامەکان زۆرە وڵاتەکە بەجێ دێن و قەیرانی دارایی هێندەی تر قوڵتر دەبێتەوە بۆ ناچارن تەنها ڕووبکەنە چینی مامناوەند ئەوانن کە زەناوتان باستان کردن کرێکار و ئەوانی داهاتیان لە 50,000 بەرەوسەرن. باشە کاک بەختیار وەزیری دارایی ئەڵێ ئامانجیان لەم بڕیارەوەیە کە کێشەی کورتێنانی بوجە چارەسەر بکەن بم بەرزکردنەوەی باجە لە 100 بۆ سەر چینی کرێکار و مامناوەند کێشەی کورتێنانی بوجە بەڕاستی چارەسەر ئەبێت ئایا ئەمە ڕێگە چارەسەرە؟ پێم وایە بەشێکی چارەسەر دەکات بەڵام بازەکەی زۆر قورسە مانگی 5 هاتوو هەڵبژار لە بەشێکی ئەو وڵاتە هەڵبژاردنەکە تێخەڵە ناوخۆیە و هەرێمەکانیشە ئەو بەخە دەردەچێ شعبێت ئەو وڵاتە چۆن مەسەلەکە سیاسیە چەند ساڵە حزبەکان مەسەلەن پارتی پارێزگاران 14 ساڵ حکومڕانیان کرد بازیان زیاد نەکرد دەیانزانی کە زیاد بکەن دەیدۆڕێن هەر حزبێک بازەکە زیاد بکە دەیدۆڕێن بەڵام لە کۆتاییە تاکەسەر زیاد کرد بازە هیچ ڕێگای تر نیە تاکە سەرچاوەی داهاتی ئەو وڵاتە هەموو وڵاتانی ڕۆژئاوا ئەوەیە لەسەر بازە سەتی نوهەتونەوەی داهاتی ئەو وڵاتە یان سەتی ناتوان برم 100% بەڵام سەتی نوهەتونەوەی داهات لەسەر بازە تەنها دەبێت باز زیاد بکرێت خەرجیەکان کەم بکرێتەوە. باشە کاک بەختیار لە ئێستا فشارێکی زۆر لەسەر حکوومەتی پارتی کرێکاران هەیە بە تایبەت لە بابەتی قەیرانی کۆچە کە هاوڵاتیانی بەریتانیا پێیان وایە ئەو کۆچبەرانە لەسەر حسابی باجدەران لە هۆتێلەکان خزمەتەکرێن ئەگەر جارێکی تر باج بەرز بکرێتەوە ئایا پێت وایە کە ڕوبەڕووی ناڕزایەتی گەورە ببنەوە پێت وایە کە هاوڵاتیانی بەریتانیا ئەمە قبول بکەن؟ نەخێر ناڵ قبولی ناکەن خۆی هاوڵاتی بەریتانی چونکە میدیا ئازاد لێرە حزبەکان منافەسە یەکتر دەکەن ڕاستیەکان ئاشکرا دەکەن بە وردی ژمارەکان پێشکەش دەکەن دەستگای دامەزراوەی
سربەخۆ هەیە چاودێری هەموو شتەکان دەکا ئەوە دەکا خەڵک لێرە هەڵبژاردەی هەیە کە هەڵبژاردن هات لە کاتی هەڵبژاردن زای ئەو پارتە دەدا کە باری دارایی و گوزەرانی خەڵک سەختتر دەکات وەک عرضم کردن لە سەرەتا کێشەکانی ئەو وڵاتە 20 ساڵە بەلانی کەم کەڵەکە بووە هەر قەرزیان کردو دەرنەکەوتووە لە کاتی ئەوەیە ئاشکرا بێت کارتەکان ئاشکرا دەبێت ژیان ئێستا هەمەکەم لە پێش کۆڤید هەتا ئێستا لەو ماوەی 4-5 ساڵ یەکجار زۆر گۆڕاوە یعنی هەموو شتێک 2000 گرانتر بووە ئەگەر داهاتت لە مانگێکە 2000 پاوان بووە خەرجەکەت 1000 پاوان بووە ئێستا گە داهاتە 3000 پاوان بێ خەرجەکەت 3000 پاوانە باشە کاک بەختیار یەکێک لە تێبینیەکان بۆ ئەم پلانە نوێیە ئەوەیە کاڵێنە بێت هۆیەوەی کە هەندێک لە فەرمانبەران دەستبەرداری کارەکانیان ببن پێت وایە ئەم بڕیارە ئەم پلانە لە چه ئاستێکا کاریگەری لەسەر کەرتە هەستیارەکان دروست بکاوەکو پەروەردە و تەندروستی و کەرتی ئاسایش لە وڵاتە کاریگەری یەکجار زۆر لەسەر هەموو کەرتەکە چونکە نرخی شتومەک بە ژێرەی بازار هەبەز دەبێت شتێکی بە ئینگلیزی پێدەن ئینفلیشن یعنی هەڵاوسانی ئابووری ساڵانە هەموو بزنسەکان ئەوانش دەکرم دەفرۆشن دروست دەکەن بە ژێرەی ڕۆژانە بە ژێرەی هەڵاوسان نرخەکە بەرز دەکەن و دادەبەزێن بەڵام موچە بەو ڕێژەیە بەرز نابێتەوە بزنسیش یعنی ئەوەی پرایڤەتی بۆ خۆی ئیش دەکات یان ئەوەی بۆ حکوومەت ئیش دەکات یان بۆ کەرتی تایبەت بە هەمان ئەندازە موچەیە بەرز نابێتەوە یعنی تۆ یەکێک موچەی 500,000 بێنە ساڵێکە بەگە بە ژێرەی هەڵاوسان بێ هەڵاوسان 3.8 ئێستا دەبێت بەو ساڵانە بەڕێژەی 3.8 بەرز بێتەوە بۆ بەرز ناکەێتەوە بۆیە گەورە دروست دەبێت خەڵک ناتوانێت دەبێت کاری زیاتر بکات بەڕاستی یعنی لە 10 ساڵی داهاتوو کێشەی زۆر گەورە دروست دەبێت گەورەترین کێشەش یعنی هۆکاری ئەوە گەڕی ئۆکرانیا بوو مەسەلەی کۆڤید بوو 2 ساڵ حکوومەت پارەی هەموو خەڵکیدا و داهات نەبوو باڵانسی هەموو شتێک گۆڕە ڕێژە یعنی نرخی گاز و نەوت و بنزین یەکجار زۆر گران بووە بەهۆی شەڕی ئۆکرانیا بەهۆی شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وزەش کلیدی بەرهەمهێنانە کە وزە گران بوو هەموو شتێک گران دەبێت بۆ نمونە یەکێکیشش دەکات لە ماڵی خۆی کرێی کارەبا و غازەکەی 2 بەقەدەر 4 ساڵ پێش ئێستا ئەوەی جەنابەت باست کرد کاریگەریەکانی لەسەر بازاڕی کار و دەستی کار و بابەتی هاوشێوە بوو باسێکی کاریگەری ئەم بڕیارەمان بۆ بکە لەسەر وەبەرهێنانی دەرەکی ئایا هیچ کاریگەری لەسەر وەبەرهێنانی دەرەکی و بازاڕە ناوخۆیەکانیش دروست دەکات بەڵێ کە داهات کەم بێت تەبیەتی مرۆڤ وایە کە تۆ داهاتت زۆر بێ و باش بێت لە سەفەر دەکەیەوە لە خۆش گوزەرانی و کەلوپەری تازە بخرێنەوە ماڵ بگۆڕ و یعنی بۆن و بەرامشتوە بەڵام کە داهاتت کەم بوو خەرجی ناهەیە کە خەرجی نەکەین بازار کەس دەبێت کە بازار کەس دەبێت ئەو کاتە حکوومەت ناتوانێت باز کۆکاتەوە هەمووی بێت یعنی بۆ بەرهێنانی دەرەکی و ناوەچی کاریگەری زۆر دەبێت وەک عەرزم کردی 11,000 بلیۆنێر ڕۆیشتون و هەروە دەژڕۆن زیاتر دەڕۆن ئەواتە هەتا دێ ئابووری ئەو وڵاتی کەستر دەبێت ناتوانانی یارمەتی وڵاتان بدە ناتوانانی لە کەرتی وەبەرهێنانی گشتی بۆ بەرهێنانی وزە بۆ نمونە یان چەک وەبەرهێنان یان پیشەسازی گەورە بکاتن کاریگەر یعنی لە کەسبوونەوەدا شرینکی باشە کاک بەختیار بارەی اقتصادی بەریتانیا هەتا دێ بچووکتر دەبێت هیچ ڕێگە چارەش نییە کاک بەختیار کەمکردنەوەی سەقفی هەژماری ISA باس بکەین ئەڵێ سەقفی ئەو پارەیە کە هاوڵاتیان ئەتوان بیخەنە ئەو هەژمارەوە کەم ئەکرێتەوە ئەم هەژمارانە ینی باجی ناچێتە سەر هاوڵاتیان ئەگەر پاشەکەوتێکیان هەبێت لەوێ ڕایەگرن ئەمە ئەڵێن هاندانەوە بۆ بەرهێنان لە پشکەکان پێتان وایە ببێتە هۆی گەشەی بازاڕی وەبەرهێنان و بازاڕی پشکەکان یاخود فشاری سەر خێزانەکان زیاترەکات ڕاستیەکەی فشار نیە لەسەر خێزان یعنی ئەوەی من کە بتوانم لە ساڵێکە 20,000 پاوان باز بدەم دەتوانم 21,000 تریش زیاد بکەم بازەکە بدەم ئەو 20,000 پاشەکەوتە بەبێ باز بۆ جەنابەت فەرمووت بازی لەسەر نەبن حکوومەت بەنیازە ئەگەر خەڵک هان بدە
ئەو 10,000 پاوانی پاشەکەوتی دەکەن استفادەی نییە بیبن لە شوێنی وەبەرهێنانی بکەن یعنی لێرە بژاردە زۆرە هەڵبژاردن بکەی حکوومەتیش دەیپارێزی ئەگەر ئەو 10 ملیۆن کەس یان 5 ملیۆن کەس ئەوانەی 20,000 کەسیان 20,000 یان زیاتریان پاشەکەوت کردە نیوەی ئەو پارە بگوازنەوە بۆ وەبەرهێنان ڕەنگە بازاری ئەو وڵاتە بەشێک زیاد بوو بۆ بە دیراسە کراوە پەڕەمەشی ناکرێت ڕەنگە بەڵام هەتا تاقی ئێوە نازانین دەرەنجام ئامانجەکە ئەوەیە خەڵکان بدەن نیوەی پارەکان بخەنە سەر حساب وەبەرهێنان فێری پێ بکردن پشتی پێ بکردن بۆەوەی کۆمپانیەکان ئیکاری پێ بکەن ڕەنگە باز زیاد بکە ینی باز دەرامەت بۆ حکوومەت زیاد بکە دەرامەت زیاد بۆ حکوومەت زیاتر خەرج دەکاتەوە بۆ خەڵک سپاس بەختیار مام شێخ سپاس بەختیار مام شێخ ئەندامی ئەنجومەنی شارەوانی کەنزینگتن لە لەندەنەوە لەگەڵمان بوو سپاس بۆ زانیاریەکانتان. FATF لە دوایین کۆبوونەوەی لە پاریس بڕیاریدا ئێران لە لیستی ڕەشا بهێڵێتەوە بەڵام 4 وڵاتی ئەفریقی لە لیستی خۆڵەمێشی هێنایە دەرەوە. FATF لە راپۆرتەکەیە ئەڵێت ئاگامان لە هەوڵەکانی ئێرانە کە مەبەستیەتی کەم و کوڕیەکان لە بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە و دابینکردنی دارایی تیرۆریسم چارەسەر بکات و پەیوەندیەکانی لەگەڵ FATF دەست پێ کردووەتەوە لەو ڕۆ ستایشی ئەکات بەڵام لە هەمان کاتیشا ئەڵێت ئەوانە بەس نین بۆ دەرکردنی لە لیستی ڕەش لەبەر ئەوەی پابەندی زۆربەی ڕێکارەکان و ستانداردەکان نەبووە و تا پابەندبوونی تەواوەتی لە لیستەکەیە ئەمێنێتەوە. کۆمەڵی تایبەتی دەستپێشخەری دارایی دژی سپیکردنەوەی پارەی ناسراو بە FATF لە نوێترین راپۆرتیدا ڕایگەیاندووە ئێران تا و کاتی پلانەکانی چاودێری کۆمەڵەکە بە تەواوی جێبەجێ نەکات لە لیستی ڕەشدا دەمێنێتەوە و داوای لە وڵاتانی ئەندام کردووە ڕێوشوێنی بەرپەشدانەوەی کاریگەر دژ بە ئێران بگرنەبەر. هەروەها ستایشی هەوڵەکانی ئێرانی کردبوو پێی بەنیازە کە کەموکوڕیەکان چارەسەر بکات و هاوکاری FATF بکات. لە هەمان کاتدا کۆمەڵەکە 4 وڵاتی ئەفریقی لەوانە ئەفریقای باشوور، نێجیریا، مۆزەمبیق و بورکینافاسۆی لە لیستی خۆڵەمێشی لابردووە. ئەفریقای باشوور و نێجیریا لە ساڵی 2023، مۆزەمبیق لە ساڵی 2022، بورکینافاسۆ لە ساڵی 2021ەوە خراونەتە لیستی خۆڵەمێشی FATF و ئێستا کە ئەفریقای باشوور بەهۆی بەهێزکردنی ئامڕازەکانی بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە و دابینکردنی دارایی تیرۆریزم، نێجیریا بەهۆی بەرزبوونەوەی هاوئاهەنگی نێوان دامەزراوە دارایی و چاودێریەکان، مۆزەمبیق بەهۆی بەرزبوونەوەی هاوبەشی زانیاری دارایی و بورکینافاسۆ بەهۆی بەرزبوونەوەی چاودێری سەر دامەزراوە داراییەکان و نێوەندگیرەکان لە لیستەکە لابراون. ئاوریناسان پێشبینی دەکەن وەبەرهێنەران ڕوو لە وڵاتانە بکەن و ئاسانکاری لە مامەڵەکانیاندا بکرێت. بە گوێرەی راپۆرتی سندوقی نەختی نێودەوڵەتی هەر وڵاتەیەک دەخرێتە لیستی خۆڵەمێشی FATF-ەوە کە بە تێکڕایی لە 7.6 وەبەرهێنانی دەرەکی بۆ ئەو وڵاتەدا بەزین بەخۆ ببینێت. لە ئێستادا تەنها ئێران، کۆریای باکوور و میانمار لە لیستی ڕەشی کۆمەڵەکەدا ماونەتەوە و بە گوێرەی سندوقی نەختی نێودەوڵەتی بوون لە لیستی ڕەشدا دەبێتە هۆی گۆشەگیری تەواوی دارایی و نەهێشتنی پەیوەندی بانکەکان لەگەڵ دەرەوەی وڵات و ئەو وڵاتانی چاکسازی دەکەن لە سیستەمەکانیاندا و تانداردەکانی FATF پەیڕەو دەکەن دوای چوونە دەرەوە لە لیستەکان ڕوبەڕووی بەرزبوونەوەی وەبەرهێنان و ئاسانکاری لە مامەڵە بانکیەکان دەبنەوە. FATF دامەزراوەیەکی نێودەوڵەتیە کە لە ساڵی 1970ەوە بۆ بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە و دابینکردنی دارایی تیرۆریزم چالاکی دەکات. وڵاتان بە گوێرەی ئاستی پێڕاوکردنی ستانداردەکانی دارایی جیهانی ڕێزبەندی دەکات و ناوی هەر وڵاتێک بچێتە لیستی خۆڵەمێشی و ڕەشی کۆمەڵەکەوە پەیوەندیەکانی بانکەکانی و وەبەرهێنان و بازرگانی دەرەکیە وڵاتە ڕوبەڕووی ئاستەنگ دەبێتەوە. بە یارمەتی هاوکارانم هەواڵابووریەکانم پێشکەشکردن سپاسکە لەگەڵمان بوون و ماڵاوە.